پێویستە بگەڕێنەوە بۆ پێش 12 مانگ ئەو پێشنیازەی کە لە ئێستادا زۆر دووبارە دەکرێتەوە و بەشێک لەلایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بە چارەسەری دەزانن بۆ گەڕانەوە بۆ سەر مێزی گفتوگۆ و ئاساییکردنەوەی دۆخی هەرێمی کوردستان. گەڕانەوە بۆ بەر لە 12 مانگ واتە گەڕانەوە بۆ پێش ئەو ڕۆژەی کە تیایدا ڕێگری لە گەڕانەوەی سەرۆکی پەرلەمان کرا بە هەولێر و وەزیرەکانی گۆڕان لە حکومەت دوورخرانەوە کە ئەوەش دۆخی هەرێمی بەرەو ئاڵۆزی زیاتر برد. لە دوای ڕووداوەکانی 12 مانگەوە هەریەکە لە یەکێتی نیشتمانی کوردستان و یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی جەخت لەوە دەکەنەوە کە دەبێت حکومەت بە بەشداری هەر پێنج لایەنەکە بەردەوام بێت و دۆخی هەرێمی کوردستان بگەڕێنرێتەوە بۆ پێش ڕووداوەکانی 12 مانگ. هاوکات مەرجی سەرەکی بزوتنەوەی گۆڕانیش بۆ دەستکردنەوە بە گفتوگۆکان بریتیە لە گەڕانەوە بووە پێش 12 مانگی ڕابردوو. لە بەرامبەریشدا پارتی دموکراتی کوردستان سوورە لەسەر نەگەڕانەوە بۆ پێش 12 مانگ. ئەگەر ئەم دۆخەی ئێستای هەرێم بەراورد بکرێت بە پێش 12 مانگ ئەوە جیاوازیەکی ئەو تۆ بەدی ناکرێت، چونکە ئەو گرفتانەی لە ئێستادا هەرێم پێیدا تێپەڕ دەبێت هەمان ئەو گرفتانە کە پێشتر بوونیان هەبووە. تەنیا ئەوە نەبێت بۆی ڕێگریکردن لە گەڕانەوەی سەرۆکی پەرلەمان بۆ هەولێر و دوورخستنەوەی وەزیرەکانی گۆڕان لە ئێستادا هیچ کۆبوونەوەیەکی پێنجخۆڵی ئەنجام نادرێت. بەر لە 12 مانگ قەیرانی سەرۆکایەتی هەرێم و قەیرانی دارایی و دواکەوتنی موچەی فەرمانبەران و خراپی خزمەتگوزاری و چەندین قەیرانی تر بوونیان هەبوو. لە ئێستاشدا هەمان قەیران بوونیان هەیە و با چارەسەر نەکراوی ماونەتەوە. لە 8 مانگی ڕابردوودا نۆیەمین کۆبوونەوەی پێنجخۆڵی لە سەر پرسی سەرۆکایەتی هەرێم بەڕێوە چوو کە تیایدا لایەنەکان نەگەیشتنە سازان و نەیانتوانی پرسەکە یەکلای بکەنەوە. بۆ هۆیشەوە ئاڵۆزیەکانی هەرێم پێی نایە خۆناغێکی ترەوە و خۆپیشاندانی هاوڵاتیان دەستی پێکرد و چەند بارەگایەکی پارتی دموکراتی کوردستان لە ناوچە جیاوازەکانی سەر بە پارێزگای سلێمانیدا سووتێنران و بەهۆی توند و تیژەکانەوە 5 هاوڵاتی گیانێ لەدەستدا و دەیانی دیکەش بریندار بوون. لە ئێستادا کۆبوونەوە 4 قۆڵی و 5 خۆڵیەکان ڕاگیراون و چەند لایەنێکی ناوخۆی و دەرەکی لە هەوڵدان بۆەوەی کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان دەست پێ بکاتەوە و جارێکی تر هەر 5 لایەنە سەرەکیەکەی هەرێم کە بریتین لە پارتی و گۆڕان و یەکێتی و یەکگرتوو و کۆمەڵ کۆ ببنەوە و پەیوەندیەکانی پارتی و گۆڕان ئاسایی ببێتەوە و لەو چوارچێوێشدا هەریەکە لە ئێران و ئەمریکا و بەریتانیا و سەرۆکوەزیرانی عێراق و سەرۆکی پەرلەمان عێراق ئامادەیان دەربڕیوە نێوەنگیری لە نێوان پارتی دموکراتی کوردستان و بزوتنەوەی گۆڕاندا بکەن، بەڵام هەوڵەکان سەرکەوتوو نەبوون. لە دوای 23 حوزەیرانەوە کاتیایدا پەرلەمانی کوردستان خوێندنەوەی یەکەمی بۆ پرۆژە یاساکانی سەرۆکایەتی هەرێم کرد، پارتی دموکراتی کوردستان ڕایگەیاند پێویستە بگەڕێنەوە بۆ بەر لە 23 حوزەیران، بەڵام لایەنەکان نەگەڕانەوە و 19 ئابی بەدوای خۆی داهێنا. لە ئێستادا پرسیارەکە ئەوەیە ئایا لایەنەکان دەگەڕێنەوە بۆ پێش 12 مانگ یاخود ئەو ڕۆژەش وەکو 23 حوزەیران و 19 ئاب دەبێتە بەشێک لە مێژوو بەروارێکی دیکە بە دوای خۆیدا دەهێنێت. بەرهەم ساڵح NRT